بە مەبەستی گەشەپێدانی بەرهەمی خۆماڵی لە شاری سلێمانیدا پێشەنگایەک بۆ کۆمەڵێک کارگە و براندی کوردی بەڕێوە چوو. لە پێشەنگاکەدا زیاتر لە 30 کارگە و براندی کوردی بەشدار بوون و هەریەک بەرهەمەکانی خۆیان بۆ میوانان نمایش دەکرد. ئەم بازارە بۆ ئەمە بەسەرێکمان خستووە تاکو هەموو ئەو کارگە و براندە کوردیانەی کە بەرهەمەکانیان ناوخۆی کوردستانە متوانین لێرە کۆیان کەینەوانێ بۆ ئەوەی کە هەم بەرهەمەکانی نمایشی خەڵک بکەین هەم خەڵک زیاتر بەکاری بهێنێت و بەمەش ئابووریمان زیاتر بەرز بێتەوانێ. هەموو ئەوانەی خاوەن بیرۆکەی دەستپێکردنی براندی کوردی بوون لە بوارە جیاجیەکاندا زیاتر لە چینی گەنجان بوون و هەریەکێکیان هەوڵیان داوە لە ڕێگەیەکەوە پەرە بە بەرهەمی خۆماڵی بدەن. ئێمە سەرەتا دەستمان کرد بۆی کە لە بەشە کوردیەکانی ئەو شارانەی کە هەمانە لە وڵاتی تورکیا بگەڕین بە دوای ئەوەی کە ئەم قاوانەی کە پێشتر بەناوی قاوەی کوردیەوە بۆ چی و چی بووە کە هەریەکێ لە قاوەکانی قەزوان و بنێشتەتاڵ و قاوەی بایان بووە کە پێشتر هەبووە. لە کارگەکەی لە هەڵەبجەیە براندێکی زۆر باشە و بە تەماتەی خۆماڵی دروست دەکرێت تا ئێستا لە خوا بە زیاوێ سەرکەوتنێکی باشی بەدەستێنەوە. سابوونەکە 100% سروشتیە و لێرە خۆمان دروستیەکەین. لە ئێستا 4 جۆر سابوونمان هەیە. سابوونمانەیە بۆ پێستی چەور کە بە ڕێژەیەکی زۆر زەیتی گوێزندی تایە. سابوونمانەیە بۆ پێستی وشک کە بە ڕێژەی لە سەدانەوە زەیتی زەیتونی ئەسلی تایە. سابوونیشمانەیە بۆ پێستی ئاسایی کە بە قاوە و بە بەزی ئاژەڵ دروست کراوە. جۆرێکی کەشمانەیە لە سابوون کە بۆ زیبکە بەکاردێت ئەویش سابوونی خەڵوزە. براندە کوردیەکان لە ناوخۆی هەرێمی کوردستاندا نەماوەتەوە. هەندێکیان بەرەو باشووری عێراق ئەنێردرێن و بڕیاری ژوایە ڕەوانی دەرەوەی وڵات بکرێن. زۆر زیاتر لەم براندانە دروست ئەەکەین یعنی تەنها پێویست نابێ بەجلی خانمان چونکە ئێستا ئەمەی کە ئێمە دروستمان کردو ئاینێرین بۆ بەغداد لەگەڵ ناوخۆی کوردستانە بەڵام ئێمە ئێستا وا بەتەماین ئیشەڵڵا بینێرین بۆ دەرەوەی وڵاتیش چونکە لە میدین کوردستان بڕاتە دەرەوەی وڵاتیش هەبێ بە هەمان شێوە. ئەم پێشانگایە لە شاری سلێمانی بۆ پێشخستنی بەرهەمە خۆماڵیەکان بەڕێوە چوو تێیدا زیاد لە 30 کارگە و براندی کوردی بەشدار بوون. ڕێباز مەجید، دەنگی ئەمریکا، سلێمانی.